پارتی بۆ دوایین هۆشداری و گلەیی لەسەر ئاستی باڵا گەیشتە بەغداد. پارتی لە حکوومەتەکەی سوودانی دەکشێتەوە. وەفدی باڵای پارتی دیموکراتی کوردستان لەسەر ڕاستپاردەی خودی بارزانی و بە مەبەستی گەیاندنی گلەی و گازەندەی توندی حکوومەتی هەرێم و پارتی لە بەرامبەر پاشگەزبوونەوەی لایەنەکانی هاوپەیمانی دەوڵەت گەیشتنە بەغداد. بەپێی زانیاریەکانی تیوار وەفدی پارتی دوێنێ لە کۆبوونەوەیان لەگەڵ وەفدی حکوومەتی عێراقی کە تایبەت بوو بە یاسای نەوت و غاز بەڕوونی وتویانە لە هەموو یاسا چارەنووسساز و گرنگەکاندا لایەنشیعەکان لە ڕێگای حکوومەتەوە دەیانەوێت فشار و گوشار لە کورد و حکوومەتی هەرێم بکەن. پێشتر و پێش 2 هەفتە لەمەوبەر مەکتەب سیاسی پارتی بە سەرۆکایەتی بارزانی کۆبوونەوەیەکی نائاسایی سازدا و لە کۆبوونەوەکەدا بارزانی نیگەرانی خۆی لە بێبەڵێنی لایەنشیعەکان دەربڕی و دواتریش مەسرور بارزانی باسی لە گوشار و تەڵە یاساییانە کردبوو کە لایەنشیعەکان نزیک لە عێراق لە ژێر ناوی دادگای فیدراڵی و یاسای بودجە و پەرلەمان و یاسای نەوت و غاز لە حکوومەتی هەرێمی دەکەن. مەسرور بارزانی لە کۆبوونەوەکەی مەکتەبی سیاسی پارتی وتبووی ئەگەر جارەکانی پێشوە عێراق بیان وتایە هەرێم بیان و دەگرێت ئەوە ئەم جارە بیان و نەما و هەرێم هەموو بیانەکانی بڕیون، بەڵام ئەوەی ڕوودەدات غەرەزی سیاسیە. وەفدەکەی پارتی ڕاستپێراون بە لایەنشیعەکانی نێو چوارچێوەی هەماهەنگی بڵێن یان جێبەجێکردنی خاڵەکانی ڕێکەوتنی پێکهێنانی حکوومەتەکەی سوودانی یان ئێمە پاشەکشە دەکەین. بەپێی زانیاریەکان پارتی ژەگەری پاشەکشەی لە تەواوی پرۆسی سیاسی هەڵبژاردووە نەک بە تەنها هەر حکوومەت. بۆ مەبەستە دوو جار دانیشتن و گفتوگۆ لەگەڵ سوننەکان کراوە، هەر بۆ یەکێک لە پێشبینیەکانەوەیە کە سوننەش لەگەڵ کورد لە پرۆستەکە بکشێنەوە. ئەم دوو ڕۆژە وەفتی پارتی سەرجەم لایەنشیعەکانی بەشدار لە حکوومەت دەبین و جگە لە تاوتوێکردنی پرسی یاسای نەوت و غاز دوایین پەیامی کورد بە تایبەت بە حکوومەت و پارتیشیان پێدەدەن و باس لە نیگەرانیەکانیان دەکەن. ماوەی 6 مانگە جارێکی پرۆسی دانوستانی حکوومەتی هەرێم و ناوەن لەسەر کێشاڵ پەسەرراوەکانی نێوانیان دەستی پێکردوێتەوە. پرسی بڕیارەکانی دادگای پاریس و ڕاگررتنی هەناردی نەوتی کوردستان و بڕیارەکانی دادگای فیدراڵیش زیاتر دەستی حکوومەتی عێراقیان وەلا کردووە بۆ گوشارکردنی زیاتر لە کورد و پەرتەوازەی کورد و ناکۆکی نێوخۆی کوردیش فاکتەرێکی زیاتر بوون تا لایەنشیعەکان داخی 14 ساڵی ڕابردوو بە کورد بڕێژن. لە ئێستاشدا نێوانی هەردوو لایەن خراپترە و نردنی سی لە سەدی و پارەی حکوومەتی هەرێم چاوەڕێی بوو وەک بەشی خۆی لە بودجە زیاترە و پەیوەندیانی خراپ کردو. هەر ئەوەش پارتی و وەفدە باڵاکەی گەیاندۆتە بەغدا و ئەگەری کشانەوەی لە پرۆسی سیاسی زیاتر کردووە.